ناوی محەممەد زۆرترینە لە لەدایکبوانی شارێکی ئەڵمانیادا. خودای گەورە چۆن بەڵێنی بە پێغەمبەرماندا کە ناوت بەرز دەکەینەوە بەڵێنەکەی خوددا ڕاست دەرچوو. لە ناو وڵاتە ئیسلامیەکاندا ناوی محەممەد بەبێ هیچ شک و گومانێک زۆرترینە. ئەمە تا ڕادەیەک ئاساییە و جێگەی سەرسوڕمان نییە. بەڵام ئەوەی جێگەی سەرسوڕمانە ئەوەیە لە شارێکی گەورەی وڵاتێکی غەیرە ئیسلام ناوی محەممەد لە ناو منداڵانی لەدایک بوودا بەبێ تا یەکەم ناو. بۆ یەکەم جار لە مێژووی وڵاتێکی وەک ئەڵمانیادا و لە شاری بەرلین. ناوی پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێ چووە پێش ناوی هەموو منداڵانی لەدایکبووی ئەڵمانیا. لەناو ئەو منداڵە کوڕانەی کە لە بەرلین لەدایک بوون لە ساڵی 2021دا ناوی محەممەد لە پلەی سێیەمدا بووە، بەڵام لە ساڵی 2022دا بە 2758 ناوی محەممەد بووە یەکەم ناو. لە تەواوی ئەڵمانیاشدا ناوی محەممەد 20ەمە. لە ناو منداڵانی کچدا ناوی سۆفیا یەکەم ناوە لە ناو ناوەکاندا. ڕێژەی موسڵمانان لە وڵاتی ئەڵمانیا و زۆرێک لە وڵاتانی ئەوروپا ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە. بەپێی ڕووپێویەکی ناوەندی لێکۆڵینەوەی ئەوروپا ئاماژە بەوە کراوە ڕەنگە تاوەکو ساڵی 2050 زۆرینەی وڵاتە بەهێزەکانی ئەوروپا ببنە موسڵمان. هەروەها ئاینی ئیسلام ببێتە ئاینی سەرەکی وڵاتەکانیان. ئایا هەستت چۆنە کە لە وڵاتێکی نائیسلامی ناوی پێغەمبەرمان یەکێکە لە ناوە کاریگەرەکان؟